ڕۆمانوس ئەلیف شەفەق دەڵێت کەس لە کەس ناچێت. هەندێک تەنها بەدەستەکانیان تەوقە دەکەن و هەندێکی دیکە بەڕۆح سڵاو لە یەک دەکەن. لە واشنتن دیسیەوە سڵاوی ستافی زایڵەی داهێنانتان لێبێت. هەفتانە کۆمەڵێک فیلمی سینەمایی لە ئەمریکا دەبنە پێشەنگی فیلمەکانی دیکە. ئەم هەفتەیەش گوڵبژێرێک لە فیلمەکان فرۆشی بلیتەکانیان ملیۆنەها دۆلاری تێپەڕاند. فیلمی دیون 2 زریانێکی دروست کرد لە بەردەم فرۆشتنی بلیتی سینەماکاندا. دوم قۆناغی فیلمی دینیس ڤیلینیۆڤ لە فیلمی ACIFI ئیپیک کە بە مەزەندەی 8.5 میلیۆن دۆلار لە کۆتایی هەفتەی یەکەمدا لە هۆڵەکانی سینەما لە ئەمریکادا فرۆشی بلیتەکانی بووە. ئەمەش گەورەترین دەستپێکی نمایشە تا ئێستا لەم ساڵدا. فیلمی باب مارلی وان لاف بە پلەی دووەم دێت بۆ فرۆشتنی بلیتەکانی لەم هەفتەیەدا کە بڕەکەی 7.4 میلیۆن دۆلار بووە. فیلمی فریشتە ئاساییەکان یان Ordinary Angels بە پلەی سێیەم دێت بۆ فرۆشتنی بلیتەکانی کە نزیکەی 4 میلیۆن دۆلار بووە. فیلمی مادەم وێب کە بەرهەمی کۆمپانیای مارڤێڵە ئەو بۆ هەفتەی دووەمە لە پلەی چوارەمدایە. گۆرانی بێژی بەریتانی ڕێی توانی خەڵاتەکانی بریت ئەواردز لە لەندەن بباتەوە کە بە خەڵاتی گرامی بەریتانی ناسراوە. شەوی شەمە 7 خەڵاتی لە 7 کاندیدکردن بەدەستهێنا و تۆمارێکی نمونەیی تێپەڕاند. هەروەها ڕێی خەڵاتی هونەرمەندی ساڵ، گۆرانی ساڵ و نووسەری لێریکی گۆرانیەکانی ساڵ و خەڵاتی باشترین هونەرمەندی نوێ و باشترین گۆرانی پێبەخشرا. هەر شەوی شەمە تەیلەر سویفت چاپی چوارەم و کۆتایی ئەلبومە نوێیەکەی ڕاگەیاند لە کاتی کۆنسەرتەکەیدا لە سنگافورە. ئەلبومەکەی لەگەڵ هەر 4 بەشەکەیدا لە 19 مانگی چواردا بڵاو دەکرێنەوە. دامەزراوەی کەریمی ئەلەکە دامەزراوەیەکی خێرخوازیە و لە چەند بەشێکی گرنگ پێک دێت. هاوکاریکردنی هەژاران و خەڵکی کەم دەرامەت و خاوەن پێداویستی تایبەت، پشتیوانیکردنی قوتابخانەکان و دروستکردنی قوتابخانە، بەخشینی پەرتووک بۆ قوتابخانەکانی دەرەوەی شار و ناوشار، یارمەتیدانی نەوجەوانان و زیندانیانی ناو زیندانەکان بۆ خوێندنەوەی کتێب و دابینکردنی پێداویستی بۆیان و تا ئێستاکەش سەدان پرۆژەی خزمەتگوزاریان پێشکەش کردووە. لەبەر ئەوە بەڕێوەبەری دامەزراوەی کەریمی ئەلەکە شاخەوان سەدیق میوانی زایڵی داهێنانە. شاخەوان ئەم کاتت باش. ئەم کاتەیەوە باش. زۆر سپاس دەکەم. هەر بژین. شاخەوان هەڵبەت بەلام و زۆر گرنگە باسی ئەومان بۆ بکەیت چەندین پرۆژەی گەورەتان کردووە لە کوردستانەوە بە تایبەتی لە سلێمانی دەوروبەری و ناو شارەکانی دیکە. ئەمێ بڵێم ئێوە پرۆژەی قوتابخانەکانتان کردووە بە پرۆژەیەکی گرنگ لە پرۆژەکانی ئێوە. پێمان خۆشە باسی ئەومان بۆ بکەن پرۆژەی دروستکردنی قوتابخانە و پشتیوانی قوتابخانەکان لە کوردستان چەند گرنگە بۆ دامەزراوەکەتان. لە ڕاستیە ئێوە زانن کە کوردستان لە دوای ئەو کارەساتی کە بەسەر خەڵکی وڵاتە تۆ زۆربەی قوتابخانەکانی وڵاتە وێران بوون، بۆیە ئەم حکوومەت هەم دەستگا ئەهلی و خۆبەخش و ئەوانەی کە خەمی پەروەردەیانە بە هەموو لایەک هەوڵیەوە دێن کە کێشەی پەروەردە لە هەرێمی کوردستان چارەسەر بێ. ئێمە لە دامەزراوەی کەریمی ئەلەکە جگەلەوەی کە لە ناوچەی چەمچەماڵ و شۆڕش و ڕزگاری ڕۆڵمان هەبووە لە بنیادنان و ئاودانکردنەوە و نۆژەنکردنەوەی چەند قوتابخانەیەەکە. ڕۆژێکی ئێجگار گرنگیشمان هەیە کە ڕۆژەی بەخشینی 100 کتێب و کتێبخانەیە کە بە قوتابخانە سەرەتایەکان کام پرۆژەیە بۆ هەموو هەرێمی کوردستانە و لەم پرۆژەیە ئێمە هەر قوتابخانەیەک 100 کتێبی بە دیاری لەگەڵ کتێبخانەیەک ئادێنی. ئەلبەتە ئامانجمان لە ئەم پرۆژەیە زیاتر بە مەسەلەی بە کولتورکردنی خوێندنەوەی لە ناو ناوەندەکانی خوێندن و دەستڕاگەیشتنی قوتابیان و مامۆستایانی ئێمە بە سەرچاوەکانی زانیاری. بەڵێ باشە کاک شاخەوان هەڵبەت یەکێک لە پرۆژەکانتان بریتە لە یارمەتی هەژاران و کەم دەرامەتان. ئایا چەند گرنگە لەم بارودۆخە سەختەیە ئەم پرۆژەی ئێوە بگاتە زۆرێک لەو شوێنانی، زۆرێک لەو خێزانانی کە زۆر کەم دەرامەتن و بارودۆخیان زۆر خراپە؟
هەڵبەتە ئەو کاری ئێمە لە دوای هاتنی ڤایرۆسی کۆرۆناوە زیاتر گەشەی سند و پەرەیسەن لەو قۆناغەیە خۆتان نەزان بەهۆی کەرەنتینە گشتیەکانەوە خەڵک نەیەتوانی زیاتر بچێتە سەرکار و کەسابەتی خۆی بۆیە زۆربەی هاوڵاتیان پێویستیان بەوە بوو کە دەستیان بە یا هاوکاریەکان بگاجە هاوکاریە حکوومیەکان بێ یا لەلایەن خێرخوازانەوە. ئێمە لە دامەزراوی کەریمی عەلەکە بەتە بە سپۆنسەری دکتۆر تەها ڕەسوڵ و لەژێر ڕێنمایی بەڕێزیانە هەوڵماندا ئەوەی کە توانین سەبەتەی خۆراک دروستکەین و ئەوەندەیە توانین دەمامکمان نزیکەی ملیۆنێک سەر و ملیۆنێک دەمامکمان بەخشیە وەزارەتی پەروەردە بۆی زامنی سەلامەتی قوتابیەکانمان بکەین و هەروە توانیمان تەواوی تەنکی قوتابخانەکانی شارۆچکەی چەمچەماڵ پاک بکەینەوە و توانیمان تەواوی شارۆچکەی کەلار بە دەرمانی پاکەرەوە کوچە و کۆڵانەکانی دەرمان ڕێژ بکەین لە کاتی هاتنی ڤایرۆسی کۆرۆنایە و توانیمان چەندین سەبەتی خۆراک بگەینە خەڵکانی لێقەوما و هەژار و دەستکورت و ئەوانەوە لە کاتی لافاوەکەی شاری ئەو لێرە توانیمان چەندین لۆری خۆراک بگەێنینە زیان لە کەوتوانی ئەو کارەساتەوە. جیا لەوە ئێمە چەندین ڕۆژەی تری خێرخوازیمان کردووە کە تازەترینیان دابینکردنی تەواوی پێداویستەکانی تیمی غەواسی گۆپتەپە و عسکەر بوو کە ساڵانە بەهۆی وەرزی گەشت و گوزارەوە لەو ناوچەیە چەندین گەشتیار و چەندین گەنج بەهۆی مەلەکردنیان لە زێی گۆپتەپە و عسکەرا لەو ناوچەیە ژێر ئاوە کەوتن و بەهۆی نەبوونی تیمی غەواسەوە لەو ناوچەیە تەرمەکانیان نادۆزرایەوە زۆر بە ناڕەحەت دەدۆزرایەوە. بۆیە ئێمە بە هاوکاری گەنجانی خۆبەخشی ناوچەکە توانیمان تیمێکی غەواز دروست بکەین و تەواوی پێداویستیەکانیان لە بەلەم و لە جلی مەلەوانی و لە بتڵی ئۆکسجین و لە تەواوی پێداویستەکانیان لە وڵاتی سینەوە بۆ بکڕین و لە مەراسیمێکی شایستەیە پێشکەشیان بکەین کە دڵنیاین بۆ داهاتوو سوودێکی زۆریە بێ بۆ خەڵکی ناوچەکە. و جیا لەمانە ئێمە لە پشت هاوکاریکردنی چەندین گەنج و چەندین خوێنکار بووین لە هەم لە قۆناغی زانکۆ هەم لە قۆناغی دکتۆرا و ماستەر و هەم لە زانکۆکان و لە پەیمانگاکان بۆ ئەوەی هاوکاریان بکەین بتوان درێژە بە خوێندنیان بن. بەڵێ بەڵێ هەڵبەت یەکێ لەو پرۆژە گرنگانە کە لەم ماوەیە کارتان لەسەر کرد بریتی بوو لە هەماهەنگیەک لەگەڵ زیندانەکانە و زیندانیەکانی ناو زیندانەکانی کوردستانە بە پێدانی کتێب و خەڵات و شتی لەو جۆرە. پێمان خۆشە زیاتر بۆمان ڕوونکەنەوە ئەو پرۆژێت چی بوو کە ئەمە دوایمین پرسیاری ژەبێ کاکشاخەوەن. لە ڕاستیەوە پرۆژێکی زۆر گرنگە. ئێمە هەوڵماندا کە خۆتان نەزانن چاکسازیەکان لە وڵاتی ئێمە جۆرێک پشتگوێ خراون و جۆرێک جگەلەکە سوکاریان بیر خەڵک چوونەتەوە. بۆ ئێمە هەوڵماندا پرۆژەیەکی گرنگ بەرینە ناو چاکسازیەکانەوە لە هەردوو چاکسازی نەوجەوانانی سلێمانی و چاکسازی ژنانی سلێمانی. من خۆم چوومە ئەوێ 2 سیمینارم کردووە دەربارەی گرنگی خوێنەوە و پەیوەندی ئینسان و کتێب و دەستڕاگەیشتنی ئینسان دەست و پەنجەنەرمکردن لەگەڵ کتێبە. دواتر بیرمان لەوە کردو ئەم پرۆژەیە گەورەکەین بەوەی کە هەر زیندانیەک زۆرترین کتێب لە ماوەی مانگێکا بخوێنێتەوە. دواتر ئێمە لە کۆتایی مانگەکەیە خەڵاتێکی مادیەکەین. ئەوە بوو لە ماوەی ئەو مانگەیە زۆرترین زیندانی بەشداریان کرد و خۆشبەختانە دەستنووسەکانیان بۆ من ناردەوە کار زیندانی چەند کتێبی خوێنێتەوە و کتێبەکە ناوەڕۆکەکەی چی بووە بێتیایە باسیکە و ئەو کتێبە چەند سوودی بۆ ئەو هەیە بۆ ژیانیەوەیە بێ باسیکە. ئەمان هەمووی بۆ مناتەوە. من لە کۆی ئەو نووسینانی کە بۆ ماتەوە 3 کەسم لە نەوجوانان بەشی نەوجوانان و 3 کەس لە بەشی ژنان هەڵمان بژاردنەوە خەڵاتی یەکەم و دووەم و سێم لەمە ڕاستیمێکی شایستەدا توانیمان ئەو کەسانە خەڵات بکەین و پرۆژەکەش بۆ مانگی دووەم ڕابگەێنین کە لە مانگی دووەمی شەلیسانەوە پرۆژەکە بەردەوام بڵێ. زۆر سپاس دەکەین شاخەوان سەدیق بۆ کاتێک پێت بەخشین بۆ دەنگی ئەمریکا هەر بژین. شتێک بنووسە و ژیری دەستکرد بۆت دەکات بە ڤیدۆ. نوێترین داهێنان لە بواری ژیری دەستکردە ڤیدۆی واقعیە. دەنگی ئەمریکا باز لەو هەوڵە ڕژدانە دەکات لە بوارەکەدا کە ئەم داهێنانە جارێ بەردەست نییە بۆ خەڵک. ئەم سەگەماڵیە نازدارانە لە ڕاستیدا بوونیان نییە. هەروەها نە ئەم پیاوە یا ئەم کەشتێوانە ڕاستەقینن. هەمویان لەلایەن OpenAI-ەوە دروست کراون کە هەمان کۆمپانیای ChatGPT دروستی کردووە.
سۆرا ناوی نوێترین بەرهەمیانە. دەتوانێت بە شێوەیەکی دیجیتاڵی ڤیدیۆیی وردبینی بەرز و هاوشێوەی ڕاستەقینە دروست بکات، تەنها لە ڕێی دەقی نووسینێکەوە. تەنانەت پیشاندانی ئەو دیمەنانەی کە لە ڕابردوودا دەچن. سۆرا دەتوانێت ڤیدیۆ بە جوڵەی داینامیکی کامیرا لە ڕێگەی مەودای سێڕەهەندی وەک ئەم پشیلەیە یان ئەم سەگانە دروست بکات. هەندێک پۆسپۆری AI یاخۆت ژیرەیی دەستکرد سەریان لەم دیمەنانە سوورماوە. سۆرا لە چاوەڕوانیەکانم زۆر زیاتر بوو. ئەم دیمەنە لە جیهانی ڕاستەقینەدا بوونی نییە، بەڵام سۆرا توانی زۆر بەباشی بەرهەمی بهێنێت. پێدەچێت فێری فیزیا بێت و فێری ئەوەش بێت کە چۆن شتەکان مامەڵە لەگەڵێکدا دەکەن و چۆن ڕووناکی کار دەکات و چۆن پوختەکردنیان کار دەکات. هەموو ئەمانە تەنها خۆی فێری بووە. بەڵام هەرچەندێکە کارێکی ئەجگار نایابە، هەندێک لە پۆسپۆران پرسیاریان هەیە کە OpenAI ڕەتی کردوتەوە داتای ڕاهێنانەکانی هاوبەشی پێ بکات و پێی وایە ئەگەری زۆرە کارەکانی زۆرێک لە سینەماکاران و نمایشکاران و فۆتۆگرافان و هونەرمەندانی دیکە بەبێ ڕەزامەندی ئەوان بەکارهێنرابێت. فێربوونی ئەمێر کۆمپیوتەرێکە کە خۆی فێر دەکات. بۆ نمونە کەنارەکانی کالیفۆرنیا چۆنە. کاتێک لێ تێدەگادیان نەخشێکی لێوەردەگرێت، ئەوە خۆی دەتوانێت کانارەکانی کالیفۆرنیا وێنا بکات. بەڵام سەیری ئەو ڤیدیۆیانەی کردووە کە کەسێک بەرهەمی هێناون. بۆ ئێستا OpenAI چەندین ڤیدیۆی بڵاو کردوتەوە کە هەڵەکانی سۆرا نیشان دەدەن سەبارەت بە تێگەیشتنێکی دروست لە فیزیا. تا ئێستا سۆرا نەخراوەتە بەردەستی خەڵقی و بڵاو نەکراوەتەوە و لە ئێستادا دروستکەرانی لەگەڵ پۆسپۆرانی ئەمنی و توێژەران کار دەکەن بۆ هەڵسەنگاندنی کەم و کوڕەکان و مەترسێک ئەگەریەکانی. ساڵانە لە کۆشکی سپی کۆمەڵێک ژن لە جیهانەوە خەڵات دەکرێن وەک خانمانی بوێر و چالاکوان لە مافەکانی مرۆڤ. ئەم ساڵیش لە کۆشکی سپیەوە چەندین خانمی جیهانی لە وڵاتانی دیکەی جیهانەوە خەڵات کران و خەڵاتی ڕێزلێنانیان پێدرا وەکو خانمی بوێر. بە میێوانداری خانمی یەکەم جیل بایدن و وەزیری دەرەوەی ئەمریکا ئەنتۆنی بڵینکن لە ڕێوڕسمێکدا کە ڕۆژی دووشەمە لە کۆشکی سپی بەڕێوەچوو ڕێز لە براوەکانی خەڵاتی نێودەوڵەتی ژنانی بوێر و ئازایی ساڵی 2024 گیرا. ئەوان بەرگری لە کرێکارانی نێو ماڵ دەکەن لە بەنگڵادێش و خاوەن پێداویستیە تایبەتەکان لە ئەفغانستانێ. گەندەڵی لە ئوگاندا ئاشکرا دەکەن لە ژاپۆن بەرەنگاری هەراسانکردنی سێکسی دەبنەوە. بەرگری لە منداڵانی شوێنە بە جەنگ وێران بۆکان دەکەن. لە دەستدرێژی سەردەمی جەنگ لە بۆسنە و هەرزەگۆڤینا خەبات بۆ دیموکراسی لە بێلاڕووس دەکەن. خانمی یەکەم وتی بەرزکردنەوەی دەنگی ژنانی بوێر و ئازا وەک دەنگی ئەوانەی ئەم ساڵ خەڵات کراون گرنگێکی تایبەتی هەیە. کردەوە مەزنەکانی بوێریتان دەتوانێت ئیلهام بەخش بێت بۆ ئەوانەی تر بۆ ئەنجامدانی کردەوەی گەورە و بچووک. ئەو گۆڕانی داهاتووە کە لە ڕێگەی ئێمەوە دەنگ دەداتەوە بۆ ئەوەی ئێمە بتوانین بە دوای دادپەروەری دابین، بەرگریکاری ئازادی بین. فەریبا بەلوچ چالاکوانی ئێرانی لە نێو ڕێزلێنراوەکاندا بوو. بەلوچ لە فیلمێکی دێکۆمنتاری دەنگی ئەمریکا دەرکەوتووە. ناوبراو لە نەتەوەی بەلوچی پەراوێزخراوە و سەرڕای ئەوەی ڕوبەڕووی تۆقاندن بووەتەوە ڕۆشنایی خستوەتە سەر قەیرانی مافی مرۆڤ لە پارێزگای سیستان و بەلوچستانی ئێران. هەروەها فاتۆ باڵدا ڕێزلێنراوی گامبیا باسی لە خەباتی خۆی بۆ کۆتایی هێنان بە خەتەنەکردنی کچان کردووە. نەهێشتنی خەتەنەکردنی مینە لە ساڵی 2030دا ئامانجێکی تایبەتی جیهانیە کە پێنجەمین ئامانجی گەشەپێدانی بەردەوامینەتەوە یەکگرتوەکانە. بەڵام لەگەڵەوەشدا تەنها لە ساڵی 2024دا 2,400,000 کچ لە سەراستی جیهاندا لە مەترسی خەتەنەکردنی مینەدان. لە کاتێکدا 11 ژن بە شێوەیەکی کەسی ڕێزیان لێگیرا، حکوومەتی کوبا ڕێگری لە مارتا بیاتریس ڕۆک کەبیڵۆی جۆدابیر کرد کە دورگەکە بەجێ بێڵێ بۆ وەرگرتنی خەڵاتەکەی. هەروەها کارەکانی 9 ژنی نیکاراگوا کە بەشێک بوون لە کۆمەڵێک زیندانی سیاسی کە ساڵی ڕابردوو لەوێ ئازاد کرابوون بە غیابی لەلایەن ئێمی ڕۆیز بەڕێوەبەری استراتیژی و پەیوەندی سیاسیەکانی کۆشکی سپیەوە ناسێندرا. هەموو ماندوونە ناسانە بە مەترسیەکی گەورەی کەسیەوە دژی گەندەڵی وستەم و جیاکاری و هەراسانکردن بۆ سەروەری دەجەنگن. لە ماوەی مانەوەیان لە ئەمریکا براوەی خەڵاتەکان نەک هەر بەشداری لە کۆبوونەوە سیاسی ئاسبەرز و بۆنە و ئاهەنگەکانی قسەکردن لە بەردەم خەڵکدا دەکەن، بەڵکو گەشتیش دەکەن بۆ لۆس ئانجلس بۆ دیدار و کارکردن لەگەڵ هاوتە ئەمریکیەکانیان.
بۆ راپۆرتی ڤێرۆنیکا بالدێراز ئیگلیسیاس بەفراوی نووری دەنگی ئەمریکا. جەنگ هەر کارەساتێکی دڵتەزێن نییە بۆ مرۆڤایەتی، بەڵکو کارەساتێکی گەورەشە بۆ شارستانیەت و هونەر و ڕۆشنبیری ئۆکرانیا لە دوای هێرشی داگیرکاری رووسیا بۆ سەر ئۆکرانیا زیانیشی گەورەی بەرکەوتووە. لە ماوەی 2 ساڵی جەنگەکەدا نزیکەی 100 هونەرمەندی ئۆکرانی کوژراون و 800 تابلۆ و سەرمایی کولتوری زیانیان بەرکەوتووە. ئەگەر لە ئۆکرانیا شەڕ نەبووایە ئەم شوێنەوارەی تاراس شێڤچینکۆ کە یەکێک لە شاعیر و نووسەرە بەناوبانگەکانی ئۆکرانیایە لەبری ئەوەی لەم سندوقە پارێزەرەدا داپۆشرا بێت بە شانازیەوە نمایش دەکرا. لە وەتای لەشکرکێشیەکەی رووسیا بۆ سەر ئۆکرانیا لە مانگی 2 ساڵی 2022 شوێنەوار و میراتی کللتوری ئۆکرانیا وەگەم شوێنەوارە لە پارکی تاراس شێڤچینکۆ کەوتۆتە بەرهێرش و پێویستیان بە پاراستن هەیە. ئێمە لە ناوەڕاستی شاری کیێڤداین کە بەشێک لە خراپترین زیانەکان بەر شوێنێکی میراتی کولتوری کەوتووە. لە دەی مانگی دەی 2022دا 2 موشک کەوتونەتە سەر خاکی ئەم پارکە، 6 مۆزەخانە زیانیان بەرکەوتووە. هەروەها زیان بە بینایەکی سەدەی 90 گەیشتووە کە ئێستا مۆزەخانەی خانێنکۆی کیێڤە کە شوێنێکی میراتی کللتوریە و پێش جەنگ کۆمەڵی کاری هونەری ئەوروپی و ئاسیایی و کۆنی تێدا بووە. لە ڕاستیدا چەند ڕۆژێکی خایان بۆ دەرهێنان و فڕێدانی چەند تەنێک شوشە لە ناوەڕاستی مۆزەخانەکە. جەب و تۆزی ئەم وردە شوشانە تێکەڵ بوو بە فرمێسک و خەمباری تیمەکەمان. بەڵام شتە بە باهاکانی ناو مۆزەخانەکە زیانیان بەرنەکەوت. تیمەکە لە سەرەتای جەنگەکەدا گواست بوویانەوە بۆ شوێنێکی سەلامەت. بەهۆی هۆکاری ئاسایشی ناتوانین بڵین لەکوێ کۆکراونەتەوە، بەڵام دیسانەوە ئێستا لە ئۆکرانیا شوێنێکی سەلامەت نییە. ئێستا هەندێک پارچەی هونەر لە مۆزەخانەکانی وڵاتانی دیکە نمایش دەکرێن. بەپێی راپۆرتی تاقیگەی چاودێری میراتی ئۆکرانیا لە دوای لەشکرکێشی رووسیا نزیکەی 800 کەلوپەلی کللتوری زیانیان بەرکەوتووە. لە کاتێکدا ڕەنگە بتوانرێت هەندێک لەو زیانانە قەرەبوو بکرێنەوە، بەڵام ژیانی ئەو هونەرمەندانەی کە لە شەڕەکەدا کوژراون ناتوانرێت هەرگیز قەرەبوو بکرێنەوە. یوجینیا تالینۆڤسکایە کە خۆبەخشە ئەو ماکسیم کریفتزۆفی شاعیر و هونەرمەندی ئۆکرانی لە بیرە کە لە مانگی 1دا لە تەمەنی 23 ساڵیدا لە هێڵی پێشەوەی جەنگەکە گیانی لەدەستدا. ئەو پیاوێکی پڕ لە خۆشەویستی بوو بۆ هەموو جیهان، تەنانەت لە هێڵی پێشەوەشدا توانی ئەو هەستە بهێڵێتەوە، سەرباز نەبوو، خەونبین بوو. لە کاتی شەڕدا بەردەوام بوو لە نووسینی شعر و وێنەگرتن. تالینۆڤسکایە یارمەتی ڕێخستنی پێشانگاکەیدا. کاتی ئەو لە ژیاندا بوو ئەو پێشانگایەماندانا توانی بەرهەمە ڕەسەنەکان دابین بکات و هەندێکیان واژوو بکات. ئێمە 2 هەفتە دوای مردنی پێشانگاکەمان کردەوە. تێتیانە تێرێن بەڕێوبەری جێبەجێکاری ڕێکخراوی نووسەرانی ئۆکرانیا پێن کە ڕێکخراوێکی ڕۆشنبیری و یاساییە دەڵێت لانی کەم 95 هونەرمەندی ئۆکرانی لە شەڕەکەدا کوژراون. ئەمانە نووسەر و فۆتۆگرافەر و هونەرمەند و دەرهێنەر و کارمەندی پەرتوخانن، بەڵام ئەم ژمارەیە تەواو نییە، بۆ پێی دەستمان بە خاکەداگیرکراوەکان ناگات. لە کاتێکدا ڕێکخراوی ئۆکرانیا پێن میراتی ئەو هونەرمەندانە دەپارێزێت کە گیانیان لەدەستداوە، مۆزەخانەی خانێنکۆ ئەو میراتی ئەو هونەریە کۆ دەکاتەوە و دەی پارێزیێتکەون بووە. هاوکات گەشتی دیوارە چۆڵەکان پێشکەش دەکات کە تێیدا ڕێبەرە گەشتیاریەکە باز لەو شاکارانە دەکات کە لێرە هەڵدەوەسران ئەگەر شەڕ نەبووایە. فیستیڤاڵی نێودەوڵەتی گەیشتن بە دارستان بەڵیەکۆڵینەوە لە پەیوەندی نێوان مرۆڤایەتی و سروشت هونەرمەندان کۆ دەکاتەوە بۆ دروستکردنی بیرۆکە و هاندانی بینەران بۆ پاراستنی ژینگە. لە سەنتەری جۆن ئف کەنەدی لە واشنگتن ئەم هەڵمەتە سازکرا. پیشەکەی ئەم هونەرمەندە بەرازیلیە دەگەرێتەوە بۆ چەندین نەوەی ڕابردوو. ئێستاش کاراپۆتا میهیناکۆ لە فیستیڤاڵی نێودەوڵەتی گەیشتن بە دارستان لە واشنگتن نەحتەکەی لەسەر قەدی درەختێکی بە ساڵات چوو دەنەخشێنێت و لە فیستیڤاڵەکەش بەشداری پێەکە. کاراپۆتا خەڵکی ناوچەی دوورە دەستی بەرازیلی شینگویە بە کارامەییەوە کورسی دانیشتن دروست دەکات کە لە باوکیەوە بۆی ماوەتەوە. ئەمەش یەکەم سەردانێتی بۆ واشنگتن. من ئاژەڵێکی جاگوارم دروست کردووە، هۆکارەکەشی لەوە دەیە کە بەهێزترین ئاژەڵی ناوچەکەمانە. بەشداریکردنەکەی تەواوکەری پێشانگای کورسیەکانە کە لە ئەمەزۆنی بەرازیلی خراوەتە ڕوو. هەر نەخشەکیش لەوەی دەیبینین نوێنەرایەتی نەتەوەیەکی و ناوچانەکات. لای هونەرمەندەکانی سەلیقەی بەکارهێنانی نەخشەکان جیاوازە. ئەم هونەرمەندە سروشت سەرچاوە ئیلهامەکانێتی مار و ماسی پاکوو کە لە ڕووبارەکانی ئامازۆن و ئۆرینیۆ کۆدۆ بەناوبانگە. هونەرمەندی دیش لە ئەمریکای باشوور و ئەفریقا و ئاسیا و شوێن دیشەوە بەشداریان کردبوو. هەرچێکیش پێشکەش دەکرا پەیوەست بوو بە پەیوەندیەکانی مرۆڤ بە دارستانەوە.
کارە هونەریەکان وەک ئەوە وایە کە دەست لە دڵت بدەن ئەوەش ئەو هەستەیە کە خەڵک دواتر هەستی پێدەکەن کە هەندێک جاران وایان لێ دەکات بە شێوەیەکی زۆر جیاوازتر وەڵام بدەنەوە. ئێمە دەخوازین بەشێک بین لەم کارە و بەشێکیش لە چارەسەری کە ئێستا دۆخی ژینگە پێدا دەڕوات. نمایشی بووکەڵەکان و سەماکردنی زیندوو لە کیبیک و کەنەدا ئاشناکردی منداڵان بەو چیرۆکە خەیاڵیانەی کە باز لە چاکبوونەوەی گۆیزەویە کات. دەبێت منداڵان کاتێک کە زۆر بچووکن پەروەردە بکرێن. دەبێت فێر بکرێن بۆچی پاراستنی سروشت گرنگە. فێر بکرێن کە سروشت بەشێکە لە ژیانیان. فێر بکرێن کە سروشت بە نرخترین ئەو شتەیە کە لەم هەسارەیەدا هەمانە. هونەرمەندەکانی تر مادەی ریسایکل کراویان بەکارهێنا بوو بۆ کاری هونەری سەبارەت بەو زیندەوەرانی لە ناوچوون یان لە بەردەم هەڕەشەی لە ناوچووندان. هونەرمەندێکی کوباش سیریا لیدۆن لەگەڵ خوێندکارانی زانکۆی جۆرج واشنگتن کاریان کردو بۆ دروستکردنی دارێکی باوباب کە درەختێکی ئەفریقایی و مێژۆکەش لەگەڕێتەوە بۆ بەردە سەدەی دۆزینەوەی ئاو و خۆراک و شوێی نیشتەجەبوون. بەڵام ئێستا لە بەردەم هەڕەشەی لە ناوچووندایە. مەبەست لە دەرخستنی کارتۆن و پلاستیکەکان بۆ چارەسەرکردنی کێشە ژینگەیەکانە، چونکە هەمووی کەرەستەی پاکەتکردنە و نیشاندانی ئەوەی کە چۆن ئەزمموی ئێمە وەک بەکارهێنەر کاریگەری خۆی لەسەر سروشت بەجێهێشتووە. لە دەرەوەی پێشانگاکەش سەردانیکەران دەتوانن جۆرەکانی دارە ناوخۆیەکان ببین و دەستیان لێ بدەن. دارەکان لە دارەکانی کاسیەوە هاتوون کە کۆمپانیاکی قازانجنەویستە و ئەرکی هێنانی داری زیاترە بۆ واشنگتنی پایتەختی ئەمریکا. ئێمە بەڕاستی بەختەوەرین درەختەکانمان خستۆتە ڕوو. 15 درەختە زیندوانەمان هێناوە وەک نمونەیەک لەو دارانەی کە لە هەموو دەوروبەری شارەکەدا دەیڕوێنین. لە ڕێگای تێکەڵکردنی هونەر بە سروشتەوە ئەم فیستیڤالە بینەرانی بەستۆتەوە بە سروشتەوە نیشاندانی ئەوەش کە بۆچی پێویستە دارستانەکان بپارێزین کە پەیوەستە بە ژیانەوە. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی کریستیانیا سمیت لە واشنگتنەوە. لە مۆزەخانەیەک لە کەناری ڕۆژاوای فەڵەستین کارە هونەریەکانی غەزە نمایشکران وەک هەڵمەتێکی ناڕەزایی وەک هاودەنگیەک بۆ خەڵکی غەزە و پاراستنی کارە هونەریەکانی هونەرمەندانی غەزە بە تایبەتی. لە مۆزەخانەیەک لە کناری ڕۆژئاوای فەڵەستینیەکان بەرهەمە هونەریەکان نمایشکراون وەک خۆپیشاندانێکی هونەری بەردەوام ڕاگەیاندرا وەک هاودەنگیەک بۆ خاکی فەڵەستینیەکان کە بەهۆی شەڕەوە لە وێرانبووندایە. لەسەر تابلۆی دەواازەی مۆزەخانی فەڵەستینیەکان لە نزیک ڕەمەڵاوە نووسراوە ئەمە پیشانگانیە کە هونەر و میراتی کەتی غەزە پیشان دەدات. بیرۆکەکە ئەو بوو کە بگەڕین بە دوای بەرهەمی خانمان و پیاوانی هونەرمەندی فەلەستینی لە غەزە کە ڕەنگە بەرهەمەکانیان لە کەناری ڕۆژاوە و لە قودس بدۆزرێتەوە و بە هەمان شێوە لە فەلەستینیش بەگەشتی بەڕاستی تووشی سەرسوورمان بووین کە سەدان لەو تابلۆیان نەمان دۆزیەوە کە زانکۆ فەلەستینەکانی کەرتی ڕۆژاوا و هەروەها کەسایەتی و دامەزراوە کولتوری و کۆمەڵایەتیەکاندا دەستیان کەوتووە. ئەمە شوای کردووە نەک تەنها پێشانگایەکیان بۆ بکەینەوە بەڵکو نمایشێکی گەورەی هونەری و درێژکراوەی دەنجی غەزە بێت. جگە لە پاچە هاوچەرخەکان کارەکان بریتین لە تابلۆ جلوبەرگی نەریتی کۆن، جگە لە شوێنەوارەکان لە نزیک دەرگای سەرەکی پێشانگاکە جلی نەریتی و جلی بووکێنی چەند شارێکی غەزە نمایش کراون، جگە لە گۆرەوی و ملوانکە لۆچکراوەکان کە مێژۆکەیان دەگڕێتەوە بۆ ساڵانی حکومرانی بەریتانیا. خێناویترین شەڕی غەزە ئەو خاکە بچووکە کەناریەی کە لەلایەن حەماسەوە بەڕێوە دەبرێت وێران کردووە کە میراتە کەلتوریەکەشی بە تەنیایەکێکە لە قوربانیە زۆرەکانی ئەو شارە. کاری هونەری هونەرمەندان هەیە کە لەم شەڕەدا شەید بوون، 4 شەیدی هونەرمەند هەن کە لەم شەڕەدا شەید بوون، هەروەها چەندی هونەرمەند هەن کە بەرهەمەکانیان بە تەواوی لە غەزە ون بوون. ئەوەی ماوەتەوە لە ئەزمموی هونەری و پێشەیی هونەری خۆیان تەنها کارە هونەریەکانن کە لەلایەن کەسایەتی و دامەزراوە و زانکۆکانی کناری ڕۆژاواوە دەستیان کەوتووە. وەزارەتی ڕۆشنبیری فەڵەستینیەکان لە راپۆرتێکی مانیەکدا ڕایگەیاندووە لە سەرەتای دەستپێکردنی شەڕەوە 24 ناوەندی ڕۆشنبیری لە غەزە بە تەواوییان بەشێکی لە ناوچوون. زۆربەی ستۆدیۆکانی هونەرمەندان لە غەزە بردومان کران و وێران کراون. ئەمە دربڕین و نیشاندانی ئەو دۆخەیە کە ئێمە وەک فەڵەستینی لەم هەلو مەرجەنە ئاسایەدا پێیدا تێدەپەڕین و ئەمە پامێکە بۆ جیهان سەبارەت بەم دۆخە شێتانەیە و پشتگیریکردنە تا ئەو جێگایی کە دەکرێت پشتیوانی لە خەڵکی غەزە و هونەرمەندان لە غەزە بکەین. ئەو شوێنانەی کە وێران بوون بریتین لە ناوەندی ڕۆشنبیری و کۆمەڵایەتی ئۆرتۆدۆکسی عەرەبی، ناوەندی ڕۆشنبیری ڕەشادشاوە کە شانۆ و کتێبخانە و چاپخانە لە خۆ دەگرێت و کۆمەڵی ئەسنەونە و بۆ ڕۆشنبیری و هونەر لە شاری غەزە.
هەروەها باڵەخانە مێژوەکانی وەک مزگەوت و کڵێسا و بەندەری کۆنی ڤینیقی و مۆزەخانی ڕۆشنبیری ئەلقەرارە وێران بوون. خانمێکی کورد چەندین ساڵە بەرگدروی دەکات. چەندین کاری ناوازەی دروست کردووە بە تایبەتی دوورین و دیزایانی پۆشاکی کوردی خانمانی باکوور کە ڕەنگاڵی و ئاڵ و واڵا و ژیان دۆستانن. دروتنا جلوبەرگان نەکارێکیش ڕێزەیە. لێگەرێک ژن هەنەکو دەبارە خۆ بڤێ کاری دەکەن. جلوبەرگی کوردی ئەس بکەف خۆشیکی ددرۆ. لە ئامێدەشی یاسەمین یەکش میناکە سەرکەفتنەیە بەریا 20 ساڵان دەما دەست بە دروتنا کنجان کردیە تەنێ ماکینەیەکا وێ ئادروتنێ هەبوویە. لێ لە نەوە ساڵاندا هەم دکانا خۆ ماسنتر کردیە هەمژی دبەردا دکانا فرۆتنا جلوبەرگên Kurdî vekiriye. Paşê min zêde kir mezin kir atölye min çêbû min atölye xwe de cilê xwe didirût û difrote. Xebatkarê min bûn di dosisê niha jî min mixaza vekir. Yani weçima yani şo heyaleka min pir mezin bû ez mixaza cilê Kurdî vekim û milet were xwe bikeve navê û biecbîne li gora xwe li gora bedena xwe bigire li xwe ke ev yeş pir kêfxweşiyeka mezin e. Li Amedê di pîrozbahiyên rojên weka Newroz û heştê Adarê de gelek kes bi cilûbergên Kurdî beşdar dibin. Dikana Yasemîn bûye navnîşanek ji bo rûniştwanên başêr ku dikarin modelên li gorî dilê xwe li vir peyda bikin. Migo ez çawa cuda cuda modelê xwe derxin miltarî hêmê zekir cilê cuda êdayîkê me ku dema berê ku bi desta didirûtin hemû bi desta dirûtin makîne tune bûn. Em mixugiyan wan cila wan tuşta daha kudedeki em mesela evet cilê Kurdî ama yê herî orijinalî ku em derxin. Xebatkar û hevkarên Yasemîn jinin. Yani tenê xebata xwe kir û em xwe bi pêş xist û yê xebatkarê ku ba min jî şoxlin her wext min jina digirt ba xwe. Lawkê min mesela ew jî zane makînê ew jî zane dirûnê ama ez bitişînim fabrîqê ez bêm birda neşûne te ye. Ev reşûna jinaya ji min çûkî em daha rehetin bû hawayê hevalê me ku tên dixebitin ew jî daha rehetin bû hawayê. Herçend destpêk çixas ji bo wê zehmet pêşî dibêje ew ser bilind e ku bi hewl û qewet û xîrata xwe ji bo esnafên derdorê jî bûye mînak. Xeccan Faqîn, Deng Amerîka, Amed. نووسەر و ڕەخنەگری ئایرلەندی جۆرج برناشۆ دەڵێت پێشکەوتن بەبێ گۆڕانکاری ئەستەمە ئەوانەی ناتوانن بیر و ڕایان بگۆڕن ناتوانن هیچ شتێک بگۆڕن. منیش دەڵێم بەبێ گۆڕانکاری و نوێبوونەوە نەک هەر ژیان ئەستەمە بەڵکو و پێشکەوتنیش مەحاڵە. تا زایڵێکی دیکە و جوانی و خەمێکی دیکەی جیهان ماڵەوە.